لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز نرخی بەشێک لە سەوزە و میوەکان نرخەکەیان بەرز بۆتەوە. لە حەلوەی بەردەڕەش نرخی 1 کیلۆ تەماتە و خەیار گەیشتۆتە بە 1250 دینار. ئەم بەرزبوونەوەیە بۆتە جێگای نیگەرانی هاوڵاتیانی ناوچەکە. وەڵا شتەکان هەموو گرامیە بەڕاستی لە میوە و شت و سەوزەکان هەموو گرامیە، ئەرزاقا شتەکان بەگشتیەوە هەمووی گران بیانێ. ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر خۆشە الحەمدوللا. وەڵاهی پێش ڕەمەزانی غەرات وها گران نەبوو، بەڵام ڕەمەزان هاتوو شتەکان هەموو گران بوو. لە هەموو شتەکان باسی دەکەین ها، یعنی لە جوملەی لە خەڵراواتی لە هەر ئەوەی پێت خۆشە چی پێت خۆشە هەموو گران شتەکان. ڕەمەزان هەر وەکو مانگەکانی دیکە لەوانەیە ڕۆژی دی و جەم خۆراکی بخۆی کەمتر بخۆی، بەس خەڵک وا فێر بووە هەندێکی ئەمبار بکاتەوە، هەندێکی هەڵگریتەوەیە کێشەی بازار چاکە و ئەوانەی بازرگانیش لەوانەیە لەو هەڵکشان و داکشانەی بازاری سوودێکی زۆر بینێ، ئەوانەی کاڵک و کەلوپەلی لە دەرەوە دەینێن. بەشێک لە دوکانداران بەرزبوونەوەی نرخەکان بۆ بازرگانەکان دەگەڕێنەوە، دەڵێن هەندێک لە بازرگانەکان لە مانجی پیرۆزی ڕەمەزان بە دەرفەت دەزانن بۆ گرانکردنی نرخی خواردن و خواردەمانیەکان. سەبارەت بە نرخی تەماتە و خۆیار و ئەو شتانە لە بیدایەتی ڕۆژی یەکەم و دووەم و تا چارەمیش نرخەکە کەمێک بەرز بوو تا 1500 دەڕۆیشت. وەڵاهی دوکاندار نییە، سێ بەشی لە گومرەکەکانە کە لەوێ هەرزان بێ لێرە ناتوانی گرانتر بفرۆشی، چەند هەرزان بێ بەمە قازانجی زیاترە و دەتوانین زیاتر بێنین بۆی زیاتر بیفرۆشین. ساڵانە لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان نرخی بەشێک لە خواردن و خواردەمانیەکان نرخەکەیان بەرز دەبێتەوە. هاوڵاتیان داوا لە لیژنەکانی چاودێری بازرگانی بەردەڕەش دەکەن چاودێری وردی بازار بکەن بۆ ئەوەی دوکانداران لە مانجی ڕەمەزان یاری بە نرخ نەکەن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.